ئامانجمان ئەوەیە ئەم کوردە فەیلانی خۆمان کۆ بکەینەوە لە شوێنەکەەوە دیار بن بۆی ئیشوکاری ئەم ملەتە بەڕێبن لەبەر ئەوەی ئەم ملەتە لە زمانی حکوومەتی سابقەوە کە بڵێن کات سەدام و تا ئێستا هەر لە مەزلومیەتی بووە یعنی دەرکراو بوو حتا ماڵی حتا نفوسی جنسیەکانیان لیانسنەوە بەڕاستی لیانسنەوە دەربەر دەرکران لەم وڵاتە ئێمەش ئەمانێ ئەم خەڵکە خڕ بکەینەوە شوێنێکیان دیار بێ بۆی بتوانین خزمەتیان بکەین.